بسم الله. سڵاوی خواتان لێبێ عزیزانم. بە هیوای ئەوەی دڵ ئارام ئینشاڵڵا پێشکارەکانتان ڕایی کردبێ، چشان نەمابێ، ئامادە بن بۆ خۆ تۆمارکردن. پێم خۆش بووم شەویش لە لایڤێکا لەگەڵتانە بم ئەگەر هەر پرسیارێکە تێبینیەکتان هەیە. سڵاو لە بەڕێزشت خاتون، ئەگەر دەنگمان هەیە ئاگادارمان بکەرەوە، ئەگەر نیشمانە سپاس دەکەین ئەگەر ئاگادارمان بکەیتەوە. طبعاً چاوەڕێکی ئینشاءڵڵا دەستان خۆش بێ خاتو ئاوێستا. سڵاو بۆ تۆش بەڕێزان، دەستان خۆش بێ. ئینشاءڵڵا هەر خۆی ئەوەی کە من ویستم زیاتر تایبەت بوو بەوەی کە ئەم لایڤە بکەمەوە بریتی بوو لەوەی ئینشاءڵڵا لەوانەیە سبەینێ، لەوانەیە کەمێک ینی هەتا ساعت 12 نیوەڕۆ، ڕەنگە تاخیرتر، ڕەنگە زووتر تەوەقوعی کارابوون ئینشاءڵڵا زانکۆ عەفوەن لینکی دابەزاندنەکەین بە پشتیوانی خوای گەورە. ئەوەنە من ئاگادارم وەزارەت ئامادەکاریەکانی خۆی کردووە و ئینشاءڵڵا لینکەکە لەم نزیکانە دەست پێ ئەکات. تەوەقوعەکەم هەر ئەم شەو یا سبەینێ ئینشاءڵڵا لینکەکە ئاکتیڤ بێت. بابەتێکی تر کە حەزم کرد لەم لایڤەیە قسەی لەسەر کەم هەتاک و جەماعەت دێن و پرسیارەکان تۆزێک زیاد دەکا و بەڵام ئینشاءڵڵا پرسیاری دووبارە نابێت، لەبەرەوە پەلە مەکەن. پرسیارەکانتان کردووە لە خزمەتتان نابین، وەڵامی هەر هەمووتانە دێنەوە ئینشاءڵڵا. هەموو کۆمنتەکان ئینشاءڵڵا ئەخوێنینەوە، تەنها کەمێک ئارامتان هەبێ ئینشاءڵڵا. یەکێ لەو بابەتانەی کە حەزم کرد لەم لایڤە باسی بکەم جگە لە دابەزاندن بریتی بوو لە فۆرمی ڕاستەوخۆ. فۆرمی ڕاستەوخۆ ڕەنگە زۆربەتان ئاگادار بن کە ئاکتیڤ بووە، ئەو شوێنانەی لە 2 تەڵەبە کەمتری وەرگرتبێ بڵێن فۆرمی ڕاستەوخۆی ئەبێت. وەزارەتی خوێندنی باڵا ناوی هەموو شوێنەکانی بڵاو کردوتەوە، بۆیە پێم باشە کە بتوانن هەمووتان ئەوانەی کە با بڵێن شوێنەکانی یان ناوی نەهاتوتەوە یان برادر و دۆستی هەیە کە ئەزانێت حەزەکە بخوێنێت، با ئاگاداریان بکاتەوە بۆ ئەوەی کە ئەو بابەتە یاخود با بڵێن ئەو فۆرمە ڕاستەوخۆیە ئاکتیڤ بوو لە سبەینەوە ئەتوانن سەردانی تۆماری پەیمانگە و کۆلێژەکان بکەن بۆ وەرگرتنی فۆرمەکە. ئینشاءڵڵا ئێستا دێنە سەر وەڵامی پرسیارەکانتان. ئاوێستاخان لە کریپتۆ لاوەند ئەفەن ئەو بەڕێزانە سڵاویان ناردووە ئێس و کاکە نۆژدار ئەڵێ دەنگ هەیە. سوپاسی هەموو لایەکتانەکەین. کاکە لاوەند زێباری وەکو وتم ئینشاءڵڵا ئەم شەو لەوانەیە سبەین هەتا 12 نیوەڕۆ کەمێک تاخیرتر یا زووتر ئینشاءڵڵا لینکی دابەزاندن ئاکتیڤ ببێت. یارا ئەڵێت مامۆستا پەرستاری دەربەندی خان گەر هەردوو ساڵ لە ئەوائیلەکان بی چی دەبێت؟ بەڕێزم لە سنووری سلێمانیە پەرستاریەکان بەعام لە هەر شوێنێکا بێ ئەگەر هەردوو ساڵەکە ئەوائیلی یەکەم و دووەم و سێم معدەلی لە 80 کەمتر نەبێت ئەچێتەوە کۆلێژی تەکنیکی تەندروستی پزیشکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشی پەرستاری، واتە لە بەشی پەرستاری درێژە بە خوێندنەدا بۆ ماوەی 4 ساڵ. باشە بەڕێزم. وانێ مەحموود ئەڵێ سەلام لە بەڕێزت. ئومێد مەحموود ئەڵێ مامۆستا سڵاو، ئەو لێکدانەوەی بۆ دابەزینی نمرەکرا پێچەوانە دەرچوو. وەڵا قسەکەت زۆر ڕاستە. من بۆ خۆم ئەو کاتیش هەر وتبووم کە با بڵێن سەرەتا کە کۆنمرەکان دەرکەوت تەوەقوعم وا بوو هەتا 5 دەرەجەش دابەزین هەبێت. دوای ئەوە دوای چەند ڕۆژێک ئەگەر کۆمنتەکانی کەناڵی یوتیوبەکەم بخوێننەوە لە 5 دەرەجە کەمم کردەوە بۆ 3 دەرەجە، دوایی کردبووم بە چەند پۆینتێک بۆ 2 دەرەجە و هەندێک شوێن هەروە دەرچوو. لە بەشە بەرزەکان 180 تەوەقوعاتەکانمان دەرچوو ئەلحەمدولیلا، بەڵام بۆ بەشە نزمەکان ئەو تەوەقوعی کە ئێمە هەمان بوو دەرەجە هەتا
لە چەند پۆینتێک هەتا 2 دەرەجەیەک دابەزێ پێچەوانە بۆ 2 دەرەجە بۆ 3 دەرەجە بەرز بۆەوە هەرچەندە من تا ئێستاکانە نەمزانیەوە هۆکاری ئەو بەرزبوونەوەی چییە بەڵام قسەی جەنابەت زۆر زۆر تەواوە. کاکە میران حەکیم مەڵێ سڵام مامۆستا چەندێکە لە ئینستاگرام مەسیجم کردووە جوابم نییە. وەڵڵاهی بەڕێزەکەم مافی خۆتانە هەرچیەک بڵێن سەبارەت بە وەڵام نەدانەوەمان لە یوتیوب و لە ئینستاگرام بەس وەڵڵاهی کاتمان نییە. یعنی بۆ نمونە من ئەو ڕۆژە نزیکەی 2 ساعت و نیو دانیشتومە بەس ئینستاگرامم جواب داوەتەوە ئێستاکانە وەکو خۆی لێهاتووەوە ینی پێ ڕاناکەم بەڕاستی من ڕۆژانە لە ساعت 8 و نیو تا نزیکەی ساعت 2 لە دەوامم دووکە دێماتە پارۆنانێکە خۆین و سراحەتێک بکەین بەلای شایە دوایەوە ئیشوکاری ترمان هەیە بەڕاستی بەتایبەت ئەم ماوەیە ئیشوکاری تایبەتی خۆم سەبارەت بە خان و ئەو بابەتانە لە ماڵی براکەم ئیشم کردووە لەبەرەوە مافی خۆتان ئەگەر گلەیتان هەیە ئەگەر ڕەخنەتان هەیە عینینە سەر و سەر چاومان بەڵام وەڵڵاهی کاتمان نییە ینی تەنها مۆزوع کاتە کە ناتوانین ینی ئەوەنەی کاتمان هەبوو دەتوانی بێتمان ئێستا ئەم لایڤە بە ناچاری کردومەوە بەس بۆ ئەوەی زۆربەی پرسیارەکانی ئەو بەڕێزانە هەندێکە دێنە لایڤ لەگەڵمانە بەشێک لە پرسیارەکانیان وەڵام وەرەگرن ینی زۆرم هەوڵداوە کە بتوانم بەڵام بەتەنیا ئەزمینم لەوێ و بۆ وەڵامی پرسیارەکان حەزەکەن ینی ئەزام هەموو داوای ئەوە کات کە وەڵامی پرسیاری خۆی وەربگرێت بەس بە داوای لێبردنەوە بەخوای ئەوەنە تااقەتەکەمانە ئەوەنە تواناکەمانە کە ئەتوانین خزمەتتان کەین داوای گردن ئازایەکەین. سلااوکەی ئیشمامەلەتەوە ئەبێ و کاتی کۆتایی کێ بۆ ئەوە بەیبی دەپرسێت بەڕێزەکەم عادەتەن یەک هەفتە مەجالە ئەبواە ئەم هەفتەیە ڕۆژی یەکشەم دەوام دەست پێ بکە بەڵام دیارە زۆربەی زانکۆکان ئامادە نەبوون لیکەکانیان ئامادە نەبوو لەمڕۆ دەستیان پێکردوتەوە پاکەم هەتا پێشەم تەڵەبە بتوانێت وەرگرتنی خۆی بکات بۆ ئەوەی چۆنەڵەی بتوانێت ئیشکاری تەواو بکە و خۆی بکات بە قوتابی خۆی تۆمار بکات ئەگەر سبەرێکی دابەزاندن ئاکتیڤ ببێت کە تۆ خواکەین ئاکتیڤیش ببێت لەبەر ئەوە تەوەقعمان وایە هەتا پێنجشەم ئیشکارەکان بکرێت بۆ وەرگرتنی قوتابیان لە پاشەوە دابەزاندنیش هەر بۆ هەفتەیەک تا دەڕۆژ بەردەوامە بێ و بە یەک پاکێج وەزارەتی خوێندنی باڵا دایەنێت سەبارەت بە دابەزینیش یەک ڕوونکردنەوەیەکتان بدەمێ دابەزاندن ئەم ساڵ وەکو ساڵانی پێشوو نییە تەڵەبە کاتێکە لینکەکەی بۆ ئاکتیڤە بێ ئەتوانێت داخلی لینک بێت تەنها بەشێک بۆ خۆی دیاری بکات ناتوانێت هەڵبژێرێت ئەچێتە سەر لینکەکە لە ناو لینکەکەیە ئەگەڕێتکان بەش بەدڵێتی لە لای خۆی تۆمارێکات کۆنمرەکە چەندە و کۆنمرەی خۆی چەندە دەبێت سەردانی تۆماری ئەو بەشە بکە کە ناوی لیگەڕاوەتەوە پێماڵین خۆتان تۆمارکەن گرینگە بۆ تەنازل ئەوەیە بابەتەکە دەبێت تەڵەبە خۆی تۆمان کردبێت ئیشکاری تەواو بوو بێ ئەمجا بچێتە تۆماری بەشەکەی کە لێی وەرگیراوە بەڵێ من ئەو بەشە شملمەکە کۆنمرەکەم بۆ یەگونجێ ئەمەوێت دابەزاندنی بۆ بکەم ئەو کاتە ئەوانیش ئەو کارمەندی کە لەوەیە دەست بە ئیشوکاری دابەزاندنەکە و داخلی سیستمێکات ساڵانی پێشوو معاملاتەکان ئەگەر سەریع بڕۆیشتە هەمووی تەواو بواە هەر دانێک تەواو بوو وەزارەت ئەمری بۆی دەرەکرد و مشکلەی نامە بەڵام ئەمساڵ وەزارەت بڕیاری داوە بە یەک پاکێج لە کۆتا ڕۆژە هەر هەمووی بە یەک کتاب ئەوانەی کە پەسەندیان وەرگرت و کێشیان نەماوە هەر هەمووی جێبەجێ بکات. هەندێک هێشتا شەهادەیان وەرنەگرتو کێشە نابێت بۆ خۆتۆمارکردن چکە پێی دەچێت بەڕێزم وەکوتم تەوەقعەکەم هەتاکو و ڕۆژی پێنجشەم مەجال لە پێش تەڵەبە هەبێت ڕەنگە زیاتریش بەڵام تۆ وا دەبنە تا پێنجشەم مەجالە بێت کە تەڵەبە ئیشی خۆتۆمارکردن بکات. دیماخان سڵاو لە بەڕێزیشت ئاوێستاخانە پرسێ لە چه کۆلێژێک یەکەم بی دەچیەوە کۆلێژی پزیشکی گشتی بەڕێزەکەم کۆمەڵێ کۆلێژمان هەیە شیکاری نەخۆشیەکان لە زانکۆی پۆلیتەکنیک پەرستاری بایۆلۆجی پزیشکی و بایۆلۆجی گشتی لە مایکرۆبایۆلۆجی کیمیای کلیندی ژیانی و ئەم ساڵەکە تەڵەبە لە چارەسەری سروشتی بن ئەوە هیچ کولی علوم هەر عەفەن
زانستە تەندروستیەکان لە زانکۆی پزیشکی ئەتوانێت بچێتەوە زائیدەن ئەوەش با بڵێن ئەم ساڵ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەشی چارەسەری سروشتی ئەوانیش تەڵەبەیەک ڕێگەی پێدرا کە بچێتەوە بەڵام نازانم ئایا معاملاتەکەی 100% تەواو کرد یاخۆت ڕەمزی وەرگرت چونکە ئاگادار بووم کە معاملاتی کردو و ئەویست بگەڕێتەوە کۆلێژی پزیشکی گشتی ئەو چەند بەشێ دیکەشم بەخوای سەر لە یادم نەماوە یاد ئومێد هەمان پرسیارەکاتەوە بۆ جوابمان ناهێتەوە لە ئینستاگرام بەڕێزەکەم وەکوتم تەنها کێشەی کاتە پێڕاناگەین نە لە یوتیوب پێڕاگەین بەڕاستی پرسیارمان زۆر زۆر بۆ هاتووە و هەروە لە ئینستاگرامش پرسیارێکی بێحەد و حسابمان بۆ هاتووە ئێمەش توانایەکی دیاریکراومان هەیە بەڕاستی داوای لێبوردن نەکەین ئەوەنێ پێمان بکرێت وەڵامە دەینەوە ئەوانەی پێشمان نەکرێت داوای لێبوردنمان هەیە ئێس ئەپرسێ مامۆستا پەروەردەیی بنەڕەت بۆ مامۆستای عەرەبی ئینگلیزی دەرەجەی چەندی پێویستە مامۆستا بە ئێواران بە چەندە وەڵاهی وەکو دەرەجە دڵنیا نیم چونکە هێشتا دەرەجەکان نەکەوتۆتە بەردەستمان بەڵام وەکو پارە ئەگەر هەڵە نەبم ملیۆنێک و 100,000 بۆ هەر کولیەیەک ئاستا حەکیمە پەرستاری هەولێر چەندی وەرگرتیە ئەگەر مەبەست کۆلێژەکەیە ئەوەی ئێمڕۆ بن بەدەستم گەیشتۆ لە وەزارەتەوە 91.2 پارالێلەکەیەتی 92.4 شتێکی لەو دەورانەیە زانکۆڵاینەکەیەتی بەڵام ئەوە ڕەسمی نییە هێشتا لە سایتی زانکۆڵاینەوە نەمانتوانیوە وەری بگرین چاوەڕێکێک گرشەڵا لە زانکۆڵاینەوە وەرگیرا بە پشتیوانی خوای گەورە ئینشاءڵڵا ئەو کاتە بە تەواوەتی بەڵاوەکەینەوە باشە حەمەکەلاری ئەڵێ مامۆستا پشکنینی چاو لە خستخانەی تایبەت بە زانکۆ و پەیمانگا ئێستا بایکۆتە نەیکەن وەڵڵاهی ئەوە کێشەیە بەڕاستی لە سنووری هەولێرا و کێشەیە نیە بەڵام دیارە لە سنووری سلێمانی و گەرمیان و هەڵابجا ئەو ناوە ئەو کێشەیە هەیە نازانم وەڵڵاهی ترەوە کێشەیە کە بەڕاستی بەداخەوە ئێمە هەموو کاردوتومانە بایکۆت کاتێک خۆشە هەموو تەڵەبەی هەموو مامۆستایانی کوردستان بەیەکەوە بیکەن نەک شوێنێک بیکە و شوێنێک بمێنێتەوە دیارە ئەوە باوڵێت بایکۆتێک و لۆمەتێکراوە زەرەری زۆربەی کات تەڵەبەکانی تایە یا ئەو نەخۆشانە یان ئەو کەسانێک کە لەو ناوچەیە ئیشکاریشی دائیرەیان بێ بەڕاستی کێشەیان بۆ دروستە بێ بەداخەوە براو ئەکرەم ئەڵێ من ئەمەوێت داوازین کەم لە هەڵابجە بۆ سلێمانی ئەبێت کەفیل پێیەکەم وڵاتەوان تۆ بۆ تەقدیماتەکەت بۆی لە هەڵابجە خۆت با بڵێن تۆمارە بکەی حتمما ئەبێت کەفالەتەکەت هەبێت بەڵام ساڵی پار تا سمیستەر یەکیش کێشەی کەفیلت نەبوو ئەتوانی تاو کاتەش بیبیت نەک ئێستا لە کاتی معاملاتە بەڵام ئەم ساڵەکە نەمزانیوە شتیوا ڕووبدات یعنی پێویستە معاملاتێک تەواوکەی ئەنجام کاکسروت هەتا کەی گواستنەوە مایە لەو تبعام بەڕێزەکەم هیچ گواستنەوەیەک نەماوە لەبەرەوەی لە 22/7 تا 31/8 مەجای گواستنەوە و دابەزین هەبوو بۆ ئەو تەڵەبانەی مەرحەلەیەک بوون و یان تەواویان کردبوو چوونە مەرحەلە 2 بۆ ئەو تەڵەبانەی ئەم ساڵ وەرگیراون لینکەکرێتەوە بەڵام تەڵەبەکانی ساڵانی پێشوو ناگرێتەوە ئاسوودە لە مامۆستا پشتگیری نیشتەجێبوون چۆن ئەکرێت ئەیستە لای مختارەکەت مختاری گەڕەکەکەتان ئەڵێ پژگیرێکم بۆ کۆ پژگیرێکت بۆ کات تەواوە ئەوەندانیان قانونیان ئەتوانی بە کارتی زانیاری پێش بکەی بەڵام زۆربەی کۆلێژ و پەیمانکان ئەڵێن دەبێت لەگەڵ کارتی زانیاریەکەیە پژگیری نیشتەجێبوونەکەش بکەی پژگیری نیشتەجێبوون و کوتم ئێستا لای مختارەکەت لەوێنانە داوای دەکەیت کە پژگیرێکت بۆ بکە ئەویش پژگیرەکە دەکا و ئەیبێتە ناحیە یان قەزا لە هەر شوێنێکدا ئەنیشی خەتمی لێدەنەوە ئەبێتە ڕەسمی و ئەوە بەکاردێنیت سەمیح محەممەد ئەڵێ سەلام مامۆستا شیکاری نەخۆشیەکان کولیە باشترە یان فلۆم کیمیا وەڵا بەئەکید شیکاری نەخۆشیەکان باشترە بەڕێزەکەم
بنازل سڵاو باشی مامۆستا معدلم 1970 ناوم لە پەیمانگەی تەکنیکی بەشی ژمێریاری وەرگراوە بیگۆڕم. وەڵاهی بەڕێزەکەم ژمێریاری بەشیشی خراپ نییە، بەڵام ئەو کۆنمرێ ئەگە لە سنووری هەولێرا بێت لە تەقتەق و لە کۆی و ئەوانە بە پارالی ئەوانە لە بەشە توبەکان دێتەوە، یان هەر هیچ نەوێت کە بەشەکانی ئایتی لە شەقڵاوە یان سیستمی زانیاری لە هەولێر ئەوانە زیاتر قەناعەتەکەم ئیسفادە بکەی لە ژمێریاری. علیڵێ من ئەوایل بووم لە پەیمانگەی تەکنیکی و ئەمەیە دوستمە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی شاری بە کارێرە بەدەستێنم. ئایا پێویست دەکات دووبارە وەکو تەڵەوێکی ئاسایی پۆلی دووەمە دووبارە خۆم تۆمار بکەمەوە؟ بەڕێزم ئەگەر لە ئەوایلەکانی ئەو ڕاستەوخۆ ناوت بەرزەکرێتەوە، ئەگەر نا سیستمێکی پێوترێت سیستمی پۆلیتەکنیک لە 1/8 تا 22/8 کاتی بوو ئەتوانی فۆرم پڕکەیتەوە بگەڕیتەوە، بەڵام ئەگەر ئەو فۆرمەت پڕ نەکرێت کە ئیمڕۆ ناوەکانیان ڕاگەیاندرا ئەوێت چاوەڕێی ساڵی داهاتوو بکەیت بۆی بە خەریجی مەعهەد بتوانانی جارێک دیکە بە سیستمی پۆلیتەکنیک تەقدیم بکەیتەوە. ئاسوداڵێ من ئەمەوێ دابەزی من بەشەکەم ئەبێ سەرەتا خۆم تۆمارکەم لە بەشەکەی خۆم. بەڵێ لە سەرەتای لایزەکە شاوتمان زۆر گرنگە کە تۆ سەرەتا خۆت تۆمار بکەیت لەو شوێنەی کە ناوتی هاتتە بۆی بتوانین لە ڕێگەی ئەوانە دوایی دابەزانەکە بکەیت. هەناڵێ پەروەردەی بایۆلۆجی باشترین شیکاری نەخۆشی لە زانکۆی ئەهلی. وەڵاهی شیکاری باشترە لە هەر شوێنێک بێت، بەڵام هەتا حکومی وەستابێت من ئەهلیم پێ باش نییە. عایشە مەحموود دەستان خۆش بێ، بەخێر بێنەوە، ماوەیە زۆر بوو دیار نەبوو، سەرکەوتوو بن ئینشاڵڵا، خوای گەورە سەربەر و سەرفرازتان کات. زۆر سوپاستان دەکەم. دین القەیم ئەڵێ سلام عەلەیکوم مامۆستای بەڕێز، ئایا دەرمانسازی هەولێر پاڕانەیەەکەی نرخەکەی وەک سلێمانی درۆ 5 ملیۆن و 500 هەزارە یان 6 ملیۆن؟ بەڕێزەکەم 5 ملیۆن و 500 هەزارە، وەکو ئەوان هیچ فەرقی نییە. گەر لە پەیمانگە بەشی پەرستاری هەڵان هەردوو ساڵەکە ئەوایلی ئەجا دەستە کۆڵی پەرستاری، بەڵێ بەڕێزەکەم بە هەردوو ساڵەکەی ئەوایلی ئەمجا ئەتوانیت. وەڵاهی ئەکەوێتە سەر خۆت، ئەگەر توانات هەبێ و تەڵەبێکی زیرەک بێ بتوانیت خۆت بسەلمێنی بۆ بەرامبەر بەشێکی زۆر باشە لە هەموو ڕێیەکەوە بەشی پەرستاری. علوم ماتماتیک باشترە پەروەردەی ماتماتیک؟ وەڵای بە من ماتماتیک لە هەر شوێنێ بێ هەر قورسە، تر لە هەر لایەکی بێت. وا پێم وایە ئەگەر لەم ڕۆژگارە بیگۆڕیت باشترە. لە هەولێر 96.8 وەرگرتووە، لە کۆیە 96 وەرگرتووە. ئەوە بۆ طبعا دین القەیم دەست خۆش بێت کە پرسیارەکانت سڕێەوە. سپاس دەکەم گەورەی خۆتانوان، دەستان خۆش بێ. دوادارم ئەو بەڕێزانەی تریش ئەگەر پرسیارەکانیان دووبارەیە ڕەشی بکەنەوە بۆی بتوانین زۆرترین کۆمنت وەڵام بدەینەوە. بەڵێ مامۆستا نەقڵکردن لە بەشی پەروەردەی بنەڕەتی ئینگلیزی لە زانکۆی هەڵەبجە بۆ سلێمانی دەبێت. من لەبەر ئەو نەقڵکردنە بۆ شەمدانە کە چی دەڵێت نابێت. بەڕێزم نەقڵکردن کاتێک ئەبێت ساڵێک لەوێ دەوام بکەیت، ئەمە پێش هەموو شتێک ساڵێک لەو بەشی ناوە تاتۆ دەوام بکەیت بە کۆمەڵی ڕێنمایی کە یەکێک لەوانە و باشترینیان ئەوەیە کە معدەلی لەسەری 7 بێت بۆی خۆت نەقلی سلێمانی بکەیت و نەقلی ئەو شوێنە بکەیت کە خۆت دەتەوێت. بەڵام بەو مەرجەی پەروەردەی بنەڕەتی هەمان بەشی هەبێت، هەمان بەشی ئەگەر هەمان بەشی هەبێت زۆر ئاسایی ئەتوانی خۆت نەقڵکەیت. هەرچەند کۆلێژی پەروەردەی بنەڕەت بن هەمان بەش ئەتوانی خۆت نەقڵ بکەیتەوە. ئەو قسەیە ئەسڵی نییە کە ئەڵێ ناتوانیت. بۆ 1 ساڵ ئەبێ لەوێ داوام بکەیت ئەمجا بگەڕێتەوە نەقڵکردن.
بەڵام دابەزین ئەم ساڵ ئەتوانێ بیکەیت بەڵام ئەوەی کە ئەڵێ نابێت ئەوە ئەسلی نییە دوای ساڵێک معدل لەسەر هەفتا بێت دایک و باوکت مامۆستای جامعە بەنیان فەرمانبەری وەزارەتی خوێنی باڵا بن خزمەتیان لە 15 ساڵ کەمتر نەبێت لیژنەی پزیشکی زەواجکردن بۆ ئافرەت تەلاقدان یان مناڵبوون بۆ ئەوە تاوانەوانە هەمووی لە ئەسنای دەواما بێت ئەوانی کە باسمەکە زەواج شتەکان دوور بێت مردنی دایکیان باوک لە ئەسنای دەواما ئەتوانی خۆت نەقلی شوێنەکەی خۆت بکەیتەوە بەو مەرجەی وەکوتم ساڵێک لەوێ دەوامت کرد بێت نەک بکەیتە ئیجازەیان مابێتیتەوە ئەنی نەچیت و بتێ خۆت نەخۆکەیتەوە ناکرێت بۆ شێوازانە نابێت باشە بەڕێزەکەم نەواز میقداد دەڵێ سڵاو من لە ئەندازیاری فڕۆکەوانیم دەمەوێت دابەزین بکەم بۆ ئەندازیاری کارەبا چونکە دەڵێن ئەو بۆ هەلی کار باشترە زۆر ئاساییە و ئەتوانین ئینشاءڵڵا بیکەی بەڕێزەکەم ئێستا من 64م هەیە دەتوانم لە زانکۆی پۆلیتەکنیکی بازمەوە و پەروەردەی بنابەت بۆ مامۆستایی ئینگلیزی عەرەبی بێت بگرێت بە پاڕاوێت ساڵانە چەند پارە بدەم بەڵێ زۆر ئاسایی ئەگەر کۆنمرەکەت وەرگیرا بێت لە پەروەردەی بنەڕەت یان پەروەردە لە هەر شوێنێک کۆنمرەکەت وەرگیرا بێت بە پارالێل یان بە ئێواران بەڵێ ئەتوانیت بە وەکوتی شمپارەکەی ئەگەر هەڵە نەبم 1,100,000 دینارە زەینەب خان هەڵێ بێ زەحمەت بەڵام دیارە دواترەوە پرسیارەکەی کردووە ئەڵێ بێ زەحمەت ئاسایی کەسێک بێتە کەفیلی دوو قوتابی ئەوەنەی من ئاگادار بم بەڵێ ئاساییە من بۆ خۆم کەفالەتێکم کردووە قەرارە کەفالەتێکی تریش بکەم ئەو مۆزەفێکی تریشمان بە هەمان حاڵەت بوو ئەگەر هەڵە نەبم ئەتوانێت تۆ پێویست ناکە بڵێن بەشەکە هەر بزانێت کە ئەو حاڵەتە هەیەت و کەفیلی خۆتە بیت و تەواو باشە مامۆستا چۆنی دوو پرسیارم هەیە کاکە محەممەد جان ئەلحەمدولیلا من زۆر باشم ئینشاءڵڵا ئێوەش ساڵ و سەلامەتە بن ئەتوانم لە مەحەلی داتابیس دابزانم کە بۆ پۆلیتەکنیکی سلێمانی بەشی ژمێریاری دەرەجەکەم هەفتایە ئەگەر دەرەجەکەت وەرگیرا بێت بەڵێ زۆر ئاساییە و هیچ مشکلەیەکت نییە چی کات دەتوانم دەست بکەم بە معاملات لە پۆلیتەکنیکی هەولێر هەر ئێستا کاتە دەست پێکە بەڕێزەکەم شەهادەکەت وەرگرەوە پۆلی 12 فەحسی چاو بکە گروپی خوێنت بزانە ئەو کەفالەتێک کەفیلێک ئامادە بکە جا لە کاتب عەدل یان لە بەشی یاسایی ئەو بەشێکی لێ وەرگیراوی ئەتوانی بیکەی ئەگەر کارتی نیشتیمانیت هەیە ئامادەیەکەی ئەگەر نانفووس و جنسی عراقیت بیتاقەی بایع کارتی زانیاری وێنەیە کە پشتەکەی سپی بێت داخلی لینکێکە بێت کە لینکی ئەدمینستریشنە ئیپیو ئەدمینستریشنی پێ ئەڵێن هەر ئێستاکانە لە کۆمنتە بۆتان دانم بۆ ئەو بەڕێزانەی لە پۆلیتەکنیکن بۆی بتوانن بەکاری بێنن ئینشاءڵڵا لە کاتی ئەوەی کە معاملاتی ئەوەکەیان بکەن ئەوە لینکەکەم دانا ئینشاءڵڵا بیبینن بۆ ئەوەی لێوە بتوان داخل بن مەحەدەکەی خۆتان هەڵەبژێرن بەشەکەی خۆتان هەڵەبژێرن مەحەدە کۆلێژە هەرچێک هەڵەبژێرن و ئەتوان لێوە ئەو زانیاریان داخلکەن و ببن بە تەڵەبەی ئەوەیە ئەچڵێ سڵاو مامۆستا بەشی پەرستاری تەندروستی کۆمەڵ باشترە یان شیکاری نەخۆشی یان یاسا بۆ هەلی کار وەڵڵاهی بە قەناعەتی من شیکارێکە لە هەموویان باشترە تەندروستی کۆمەڵەکەش باشە بەڵام باشتر ئەوەیانە شیکارێکەیە دوای یاسای ئەنجا تەندروستی کۆمەڵ ببورن وەڵڵاهیەوە لەگەڵ گۆڕینی سکرۆڵەکەمانە بەشێک لە پرسیار ئینشاءڵڵا نەڕۆیشتووە زۆر مامۆستا پێویست بە کۆدی ئاسایش ئەکات بۆ معاملەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی خواز زۆرباتەوە برا ئەزیزم کاکە محەممەد جان وەڵڵاهی نەمزانیوە ئەوەی من ئاگادار بم ئەم ساڵ باسی کۆدی ئاسایش نەکراوە هیچ معلوماتێکم لەو بارەنەیە لە هیچ کەسێک نەمبیستووە باوەڕ ناکەم پێویستی پێی بێ ئینشاءڵڵا کاکە میرانمان ئافۆن پرسیارەکەی گۆڕیوە لە بەشی پەروەردەی بنەڕەتی ئینگلیزی زانکۆی ڕێزە بۆ سلێمانی دەبێت من لەبەر ئەو نەقڵکردنە ئەو بەشەمدانە کە چی دەڵێن نابێت دەگەڕێیتەوە مەرحەلەیەک وەڵڵاهی جا ئەگەڕێتەوە مەرحەلەیەک یان ناگەڕێیتەوە ئەو پەیوەندی بە سیستەم و خوێندن و ئەو دەرسانە هەیە کە خوێندوتەوە و مەقاسەی بۆ ئەکرێت بەڵام وەکو نەقڵکردن بەڵێ ئەتوانین هیچ مشکلەیەکم
باشە بەڕێزەکەم زانکۆ پۆلیتەکنیکی لە هەولێر لەکوێیە ناونیشانەکەی بێزەحمەت. بەڕێزم سەرۆکایەتی لە تەنیش وەزارەتی خوێندنی باڵا لە بەرامبەر کولی زراعە و لەسەر جادەی کەرکووک لە نزیک مزگەوتی ڕەشاد موفتیە وەکو سەرۆکایەتی، بەڵام بەشەکانی لە شوێنی جیاوازن. پەیمانگەی پزیشکی ئەکرێتە بەشی پشتەوەی سەرۆکایەتی. کۆلێژی تەکنیکی کارژێڕی و تەکنیکی ئەندازیاری لەسەر کۆڕنیشی ١٢٠ ئەکەونە پشت قسم داخلی 18 شوباتەوە. پەیمانگەی تەکنیکی کارژێڕی و کۆلێژی تەکنەلۆجی و کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی هەمویان لەسەر ڕێی کەرکووکن بەرامبەر کولی هەندەسە. باشە بەڕێزەکەم ئەوە شوێنەکانیان لە ناو هەولێر. ئەوەی دیکە شەقڵاوە لە جێی خۆی دیارە، کۆیە و خەبات و ئەوانەش کە جێی خۆیان دیارە، بەڵام وەکو سەرۆکایەتی بەو شێوازەیە و وەکو بەشەکانیش بەو شێوازەیە کە باسمان کرد. مامۆستا لە زانکۆی ئەهلی کەی دەرەجە دادەبەزێ؟ وەڵڵای بەڕێزم لە ئەهلی هیچ معلوماتێکم نییە. ئەوە ڕەتی بە وەزارەتەوە هەیە، ئەگەر پێویست بە زانیاری بێ بە سەردانی وەزارەت یان سایتی کۆلێژ و زانکۆ ئەهلیەکان بکەی بۆ بزانی معلومات چۆنە. باشە بەڕێزەکەم نیماڵە ئیسلام مامۆستا وەکو بزانیت کەی دەوام دەست پێ دەکات لە پۆلیتەکنیکی سلێمانی؟ زۆر سوپاس. وەڵی جا پۆلیتەکنیکی سلێمانی بۆ خۆی بایکۆتە ئێستاکانە، تەنها ئەتوانی ناوی خۆت تۆمار بکەیت بەپێی داوای وەزارەت و بەپێی یاسایی ئەبوایە یەکی دە عەلەقەل هەتاکو با بڵێین پێنجشەمی ئەم پێنجشەمە کە ئەکاتە تەقریبەن نزیکەی پێنجی مانگ و ئەوانە ئەتا ئەیتوانی ئەکرێت وشکارەکان تەواو بێ و قوتابیان و خوێندکاران خۆیان تۆمار بکەن داوامیان دەست پێ بکە. بەڵام لە بڕووی بایکۆتە لەسەر مۆزوعی بایکۆت بەڕاستی ناتوانم قسە لەسەر ئەوە بکەم، چکە زۆربەی مامۆستایانەوانە ئەوەنەی من بیستومە ئەڵێن هەتاکو دوو ڕاتبی مانگی 7 و 8 نەدرێت ئێمە دەست بەداوام ناکەینەوە. جا ئەوە نازانم چۆن ئەبێت. کاکە میران وەڵاممان دایتەوە. ئایا کۆلێژی پەرستاوی خانمە پارالەیە گەر ئەوە ئەیدی دەچێت کۆلێژی پزیشکی گشتی و ئایا پارالەیە لەسەر لا دەچێت؟ بەڕێزەکەم ئەوەنەی من بزانم نووسراوە کۆلێژی پەرستاری و کۆلێژە تەکنیکەکانی پەرستاری، یعنی هەموویان ئەتوانن بچنەوە طبعام، و ئەگەر معدل لەسەروی هەشتاوە بێ بەڵێ بە بەلاش ئەتوانی بچیتەوە طبعام. باشە مامۆستا 89.714 هەیە لە مەعهەدی دەرمانسازی وەرگیراون بە پارالەی هەمان نمرەی بە خۆڕایی وەرگیراوە. مامۆستا چی بکەم؟ باشە بەڕێزەکەم ئەگەر لە هەولێری ئەتوانی سەردانی وەزارەت بکەی ئاقرازی خۆت بنووسی، ئەگەر نا بە دابەزاندن هەوڵدا ئیشوکارەکانت ڕێک خا بۆ ئەوەی بتوانیت کە با بڵێن چۆنەڵی حەقی خۆت وەربگریتەوە مادام بە هەمان کۆنمرە کە تەڵابەکانی تر وەرگیراونەتەوە. ڕێگای بەهەشت دەستەکانە خۆش بێت کە پرسیارە زیادەکانت سڕێەوە. زۆر سوپاس دەکەین. قەتتان ساوی یا ڕەبی. دیاری ئەوتمان ئەڵێت مامۆستا کەی دەوام دەست پێ ئەکا مەرحەلەیەکەکان بۆ پەیمانگا؟ وەڵای بەڕێزەکەم وەکو پێشترش باسمان کرد دەبا یەکی دەبێ، بەڵام لەبەر مەشاکلی لینک و ئۆنلاین و ئەو بابەتانە لەوانەیە هەفتەیە تا سەر خۆتۆمارکردن بێ و سەردانیکردن و زانینی شوێن و قسم داخلی ئەو بابەتانە بێ. لەوانەیە تەوەقعم وایە یەکشەمی داهاتوو یەکەم ڕۆژی دەوام بێ ئینشاءڵڵا. پڕکردنەوەی فۆرمی ئۆنلاین بە مۆبایل باوەڕ ناکەم کێشەیە بێ، بەڵام ڕەنگە تۆزێکی ئیزعاج بێ وەکو کۆمپیوتەر ئیسراحەت نەبێت. باشە زەینەب خان دەتوانم ڕۆژی سێشەمە بچم؟ بەڵێ زۆر ئاسایە. سێشەمە عوتڵەیە ببوورە، ڕۆژی سێشەم ناتوانین لەبەرەوەی عوتڵەیە. یانی مامۆستا ئەمن دەمەوێت بچمە کۆلێژی ئەهلی پێویستە لەو بەشەی ناوم هاتەوە خۆم تۆمار بکەم. مۆزوعی ئەهلی و ئەوانە ئەتوانی ناوی خۆت تۆمار بکەی دیکەی بە ئیجازە، ئەشتوانی هەر پەیوەندی پێوە نەکەیت و بەجێ بێڵیت، ئەوە حوڕێتی خۆتە. کاکە دیاری وەڵاممان داوەتەوە. پشگیری موختاری
ئیجباریە وەڵاهی من بزانم ئەتوانی بڵێن هەوێی کاتی زانیاری لە جێگەی دابنێتەوە بەڵام زۆر شوێن بە ئیجباری داناو ئەتوێت لەسەر ئەو شوێنەی داوایە کات بە مۆبایلتمان ڕەنگە بوێ بەڵام زەحمەتە دیما ئەڵێ سڵاو مامۆستا وەکو بەڵامیمان داوەتەوە وتمان دیار نییە لە بەرەوەی بایکۆتە ئەوانە هەموومان وەڵامدایەوە ئاسودەڵە مامۆستا ئەتوانین فەحسی چاو لە خەستخانەی ئاهلی بکەم وەڵاهی باوەڕ ناکەم کێشە دروست بێت بەڵام بۆچی لە حکومی نایکێ بایکۆتە باوەڕ ناکەم کێشە دروستکات چۆ فەحسی چاو کە تۆ لە شوێنێک کردت یاسایی بێ و خەستخانە ئاهلیەکان هەمووی باوەڕ پێکراون باوەڕ ناکەم کێشە دروست ئینشاءالله کاکە سەمیح و ئەوان دەستان خۆش بێ ئەو پرسیارە زیادەکان نەسڕێتەوە وەڵاهی زۆر مەمنونین مامۆستا من دەریا وەڵامماندایەوە وتمان ئەتوانین سەردانی وەزارەت بکەی یاخود بە دابەزاندن کارێکی وا بکەی کە بچیتەوە ئەو بەشە چکە مافی خۆتەوە ئەگەر دەرەجەکە زۆری گرت بێت ئەتوانی حەقی خۆت وەربگریتەوە ئایا ئەڵێ هەندەسە میکانیک بەشێکی باشە بۆ کوڕ وەڵای یەکێتە سەر توانای خۆت و سەر ڕەغبەتی خۆت لەسەر بەشەکە و ئەوەنێ منزانی بێتم بەشێکی خەراب نییە ئەمێ دابەزیم بکەم چی بەشێک باشە بۆ ئەوەی بڕۆم بەڕێزەکەم نارە ئەو پرسیاری کردووە کە لە بیرکاری وەرگیراوە ئەوێ دابەزاندن کە هەر بەشێکە کۆنمرەکەت وەرەگرێت دڵنیابە لە بەشی بیرکاری بە قەنەعاتی من باشترە جا ئەگەر بەشی مەحەدەکانی ئایتی بێت یان بەشە توپەکان ئەگەر دەرەجەت وەربگیرێت ژمێریاری کۆلێژ بێت کارژاریکاری کۆلێژ بێت هەمویان لە بیرکاریەکە بە قەنەعاتی من باشترن لەبەر وەردەی بنەڕەت ئینگلیزی بێت زانستی کۆمەڵایەتی بێت ئەوان ناتوانین ئیسفادەیان لێ بکەین ئینشاءالله کاکە سەمیح ئەڵێ شیکاری نەخۆشی شەقڵاوە کولیە جیاوازی هەیە لە هی هەولێر کە تەواوی ئەکەی واتە تەخەڕوج بکەی بەڕێزەکەم شەقڵاوە تۆزێک ئاڵۆزە دەبێت 2 ساڵ بخوێنی معدەلێکت بۆ دەرچێت 160 لێ وەرەگرن 140 ئەخەنە سەر با بڵێن 140 لەسەر پۆلی 12 معدەلێکی تازە لەسەر 100 بۆ دەرەچێ ئەچیتە ڕیزبەندیەوە ئەبێ لە یەکەم هەتا نیوەی قوتابیەکان بیت معدل لەسەر هەفتا بێ ئەنجا 2 ساڵی دیکە خوێنی ئەگەر 2 ساڵەکەت خوێند و کولیەت تەواو کرد هیچ فەرقێکی لەگەڵ ئەوەی هەولێر نامێنێت ئەندازیاری چۆنە و داهاتی چۆنەوە کاکە بڕیار بەشێکی زۆر باشە و لە دەستخۆتی مەدە و خەڵکێکی زۆر تەمەنای پێیەکا و ئیسفادەی زۆر لە وەشاکەی ئینشاءالله هەمووساتوانم بەشی ئینگلیزی بخوێنم دوای تەواو کرد بەشی پەرستاری بخوێنم ئینشاءالله بەڵێ زۆر ئاساییە بۆ مەرجەی ئەو کاتی کە تۆ کولیەت تەواو کرد و ئینگلیزیت تەواو کرد بتوانێت ینی کۆنمرەکەت ئەو ساڵێک کە تەقدیمەکەی شملی بکات سیستمی شوکو ئێستا بێنشکی ئێستا ئەکەی هیچ مشکلەیەکی نییە فەراڵێ مامۆستا زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەگەر بە ئۆنلاین خۆت تۆمار بکەی پێویست ئەکات بڕۆی بۆ بەشەکەت سوپاس نەخێر کە خۆت تۆمار کرد هەتا ئەو کاتی دەوام دەست پێکە ئەمجا وستم سەرکارەکان لەگە خۆتا بەرە هەرسەرێ لەگەڵ تەواوکردنی لیکەکە ئەڵێ سەردانی زانکۆ یان پەیمانگا بکە بیکەی باشترە بەڵام نەیشی هێتا کاتی داوام زۆر ئاساییە و هیچ کێشەیەکت بۆ دروست نابێت ئینشاءالله ئەحمەد مالی گەڵە فۆرمدا بەشەکرێ بڵێ چەند بەشێک دیاری کراوە لە سایتی وەزارەتی خوێندنی باڵا لە فەیسبووکی وەزارەتی خوێندنی باڵا خەڵکێکی زۆر لە فەیسبووکی خۆیان بەڵاوی کردوتەوە بڕۆ ئەو بەشانێک کە هەیە ئەتوانی سەردانی تۆماریان بکەیت و با بڵێن فۆرمی خۆت وەربگری ئەوانمان داوەتەوە تەلارخانەڵێ بەڕێز پەروەردە بایۆلۆجی یان تیشک لە پەیمانگا کامیان وەڵاهی ئەوەیان تۆزێ مشکلەیە هەرچیان بەشی باشن بەڵام تا ڕادەیەک پەروەردە بایۆلۆجیەکە لە تیشک وە باشترە بینم تا ڕادەیەک
خاتو زەینەب وەکوتمان ڕۆژی سێشەممە عەتڵەیە ئەوەی بیستمانە لەبەرەوە سێشەممە ڕۆ چوارشەممە ڕۆ باشترا کاکە دیاری وەڵی تا ئەم لەحزەیە ئەکارانە بۆ لە سەرەتای لایڤەکەشە دیارە لەگەڵمان نەبووی ئێمە باسی ئەومان کردمان احتیمالاً ئەم شەو یا سبەی تا نیوەڕۆ تەوەقوعەکەین ئینشاءڵڵا ئاکتیڤ بێت بەڵام تا ئەم لەحزەیە ئاکتیڤ نەبووە زانکۆ پزیشکیەکەی دەست دەکاتە دەوام ئەگەر هەڵە نەبن دەبێت هەفتەی داهاتوو ڕۆژی یەکشەم دەست پێ بکات ئەمڕۆ چوومە کۆلێژی ئەندازیاری سنی زانیاریتان سیدیمان دەوێت ئایا سیدی دروستکردن چۆنەوە چی پێویستە سیدی ئەی بەڕێزەکەم کاکە بەڵێ ئەم یەکەم جارە ئەو شتە ببیستم ئەوەی من بزانم لە ئۆنلاینەوە تەقدیمەکەی سیدیش قەینا نایانەوە چی بکەن چی با بڵێن لە سیدیەکەیە دابدرێت سیدی چێتۆ لە ئەنتەرنێت لە کۆمپیوتەرە هەموو ئەو مستەوسەکاتانی ئەوان داوایە کردووە لە فایلێکە حازرێکیت و ئەخێتە سەر سیدی هەر ئەوەندانێ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەگەر ناوە وەڵامماندایەوە باشە ئەوانمان وەڵام داوەتەوە کە لا خەزینە باشە ئەوانمان وەڵام داوەتەوە ئەو لیستێکی خۆشمان دامان نەبوو جۆسیفە پرسێ لە فەرمی ئۆنلاین داوای پسوولە دەکات ئایا پێویستە پڕکردنەوەی پسوولە مەبەستی بتاقەی بایعیە بەڵێ بیکەی باشترە بلو ئەڵێ مامۆستا کیمیای ژیانی کلینیکی باشترە یان چارەسەری سروشتی بەڕێزەکەم بڕۆ چارەسەری سروشتی بەپەلە غەڵەتیوانە پێویستە کیمیای کلینیکی ژیانی مامۆستا پەیمانگەی دەرمانسازی یان سیستمی زانیاری باشە بۆ پێچ وەڵای هەرچیان بەشی زۆر زۆر باشن ناتوانم بەڕاستی ئەفزەڵێتی هیچیان بدەم بەسەر هیچیانە سەراحەتەن هەرچیان بەشی زۆر زۆر باشن بۆ پێچ چونکە سیستمی زانیاریەکەش تۆ لە ماڵەوە ئەتوانین بۆ خۆت ئیش بکەیت سەیدەلیەش خراپ نییە بەڵام هەرچەندە من خۆم لەگەڵ سیستمی زانیاریەکەم بەڵام دەرمانسازیش خراپ نییە میران مامۆستا دەبێت ساڵێک لەوێ بیت زۆر پرسیارم کردەوە دەڵێن هەمان سیستمە بەڵام لەبەر ئەوەی پەروەردەی براکەی ئینگلیزستانی چەند وانەکی زیاتری هەیە لە هەڵەجە بۆیە دەبێت بچێەوە بە حەلێک ناڵێم ئەوە پێویستە بۆ بابەتانەی ئەیخوێنن کە مەقاسەی بۆ کرا ئەگەر نەتخوێنرێ بەڵێ هەرچەندە ئیمساڵ بڕیارەکە جیاواز بوو ئەیوت ئەگەر تەڵەبەکە لە سیستمی ئاسایی چوو بۆ با بڵێ سیستمی بۆڵۆنا ئەوە دەبێت بچێتەوە مەرحەلەیەک ئەگەر نا سیستمەکانی ئینەوە بەڵام دەرسیش جیاواز بێ بەڵێ ناتوانیت بچیتەوە ئەوانە هەموو پرسیاری دووبارەن بەشی مامانی مەحەد چۆنە لە بەشە طبیەکان لە هەمووی لە پاشتران لە پاش تیشکیشەوەی بەڵام بەشێکی خراپ نییە ئاگادار بە وەڵاهی بەڕێزەکەم کاکە یاد بۆ گۆڕین بەڵێ ئەتوانی بیگۆڕی هیچ مشکلێک نییە بەڵام بیتە هەولێر بە پارالێل دی کە بەڕێز دانیشتووی سلێمانی کە بیتە هەولێر دەبێت بە پارە بخوێنیت ئاگادار بە باشە بەڕێزەکەم بەس بۆ دەرەجە وەڵاهی جارێ نازانم هەتاکو سیستمی دابەزین ئاکتیڤ نەبێ نازانین ئەستە قوتابخانەکەت لەوێ ئەنێرن بۆ پەروەردە لە پەروەردە شەهادەکەت وەرەگریتەوە کاکە باران یاخود خات و باران نازانم کامیانە واتە لە بینی قوتابخانەکەت و پەروەردەیشان شەهادەکەت بۆکەن و وەرەگریتەوە بۆ بەشێکیکە ئەگەر نام هاتەوە دەبێت دووبارە مامەڵات کەمەوە هەیۆشت ئیسراخکەمەوە و لە بۆ بەشی دۆنشکەم نا ئەو معلوماتە ئەو داتا و معلومات و دۆسیەی کە لە بەشی یەکەم تەقدیمت کردووە وەرەگریتەوە ئەبیتەوە بەشی دووەم وەنزە بە زەحمەت زانکۆی پزیشکی هەولێر تێدەدەدامەکە وەڵامماندایەوە ئەو بەڕێزانە
بەهرەنگ دەڵێ مامۆستا سروودەم کاتت باش هەموو کاتت باش بەڕێزەکەم زۆر سوپاس لە ئەندازیاری شارستانی وەرگیراوە من بڵێن فاتحی ئەڵێ ئایا بەشێکی یان تەنازل بکەم بۆ زانستی بایۆلۆجی وەڵاهی ئەندازیاری بەشێکی زۆر زۆر باشە بە قەناعەتی من لە ئەندازیارەکە بمێنەوە ئەگەر هەر حەزیشت بە بەشە پزیشکیەکانە بچۆرە بایۆلۆجی لە علوم نەک ئەهلی هیچ لەگە ئەهلیانی بەڕاستی باشە لەگەڵ ئەمێکردنەوانەیە ئەڵێ پزیشکی ددان نەزانکوی پزیشکی هەولێرکی دەست بەداوامەکات بەڕێزەکەم تاوخواکەینە تا یەکشەمی داهاتوو معامەلاتەکان تەواو ئینشەڵا دەست بەداوام بکات بەهرەنگ ئەڵێ بەشی ئەندازیاری تەکنۆلۆجیای پیشەسازی ئۆتۆماتیکی چۆنە وەڵاهی ئەڵێن بەشێکی زۆر زۆر باشە تقریبا ئیشی کارەبایی و مەعامل و ئەو بابەتانەیە ئەڵێن بەشێکی زۆر زۆر باشە ئەوەنەی پرسیارم لەبارەیەوە کردبێتەوە گوڵ ئەپرسێ سڵاو مامۆستا من ناوم لە قانون هاتووەتەوە حەزم لە عەرەبییە ئەمە داوازان بکەم ئەگەری ناو هاتنەوەم چەندە ئەلێن کورسی بەس بە پاراوێ ماوە من دەبێت زانکۆڵاویم بێت بپارە ئایا کورسی بۆ ویشماوە بەڕێزم ئەوەی کە باس کراوە تەنها کورسی پارالێل ماوە بۆ تەقدیماتی فۆرمی ڕاستەوخۆ بێ لەوانەیە داوەزاندن بەپێی دەرەجەکەت ئەگەر شومی زانکۆڵایی بکە بۆ زانکۆڵاینە ئەگەر شومی پاراوێ بکە بۆ پارالێلە بەڵام ئایا چەند کورسیان هەیە چەندیان نییە و ماوە و نەماوە ئەوە نازانم بەڕاستی پەیمانگەی تەکنیکی کارەبا بەشێکی چۆنە وەڵاهی بەشێکی خراپ نییە ئەتوانی استفادەی لێ بکەی ئینشاءڵڵا ئایا حەقە بەڕای وەڵاهی جا بەڕێزەکەم حەقە یان ناحەقە ئەوە نازانم بەڵام ئەوەنێ من زانیمە 89.2 دەبێت بە پارالێل وەرگیرابێت چونکە کەمترین دەرەجەی زانکۆڵایی 90 شتێکە بەڵام بۆی حەقە یان ناحەقە وەڵاهی ئەوەیان ئەکەوێتە سەرەوەی ئایا دەرەجە ئەو بابەتانە چۆن بووە تیشک لە پەیمانگەی بەشێکە باشە لە ڕووی هەلیکە خۆم لە بایۆلۆجی دوودڵم وەڵا بایۆلۆجیەکە باشترە لە تیشکەکە بەڕێزم بایۆلۆجی پزیشکی گشتی بە دەرەجەکەی چەندە هەردووشیان تاکید دەرەجەی بایۆلۆجی پزیشکی بەرزترە و لە 90 بەسەرەوەی ئەگەر هەڵە نەبم زانکۆڵایی نەکەی و جیاوازەکەشیان چییە لە بایۆلۆجی پزیشکە ئەگەر ئەوە من معلومات هەتا مەرحەلە دوو هەمان شتە خوێندرێت شکڵێکی عامە لە مەرحەلە دوو بەدواوە بەشی پزیشکیەکەی تەنها ئەو نەخۆشی و بابەتانە خوێنێک کە تایبەتن بە دروستکردنی کێشە بۆ سەحەت و سەلامەتی ئینسانەکان کاکە ئالان وەڵاممان داوەتەوە وتمان بەشێکی خەراب نییە مامۆستا ئایا گەر بکرێت دابەزانم کردنەوەت بە پارالێل هاتبێتەوە ئایا تەنها معاملات دەکەیت و خۆت دەکەیت بە تەلەبەی ئەو زانکۆی قستی یەکەم نادەیت وەڵاهی بەڕێزم سەبارەت بە نەدانی قست و دانی قست ئەکەوێتە سەر پەیمانگاکە کرد تۆ بەتەمای دابەزینی لەوانەیە هاوکاری هەبێت کە نەیدی هەتاک و مۆزوعی دابەزانەکەت یەکلایە بێتەوە من تەڵەبەیان ئێمڕۆ ناردمان مەعهەدەکەی بەرامبەر و چەند جارێک پارە لێ وەرناگرن مادە بەتەمای دابەزاندنی ئەگەر دابەزاندنەکەت تەواو سەری گرت ئەو کاتە حسابێکت لەگەڵاکەین سوپاس بۆ وەڵامەکانت سەرکەوتووی بەڕێزن دەستیەوەش خۆش بێت کە لەگەڵمانە ئەوانمان جەڵ داوەتەوە من دەمێ گواستنەوە بکەم لە سایتەکە دەتوانیت بەدڵی خۆت ڕێزبەندی بکەی یان دەتوانیت یەک بەش هەڵبژێریت تەنها یەک بەش ئەتوانی هەڵبژێری بەڕێزەکەم جیاوازەکەمان باس کرد چییە شیکاری و پەرستاری لە شەقڵاوە ناتوانم بڕیار بدەم وەڵاهی
سالار کەریمە یان سەلار کەریمە هەر کارمێکیانە بەڕێزەکەم شیکاری و پەرستاری دوو بەشن هاوتای یەکن قەرارەکە لەدەست خۆتا لەوە ئەبێت ئایا ئەتەوێت زیاتر لە ناو خەڵکا ئیشکەیت و با بڵێن داهێنانت لە پەرستاری پێ باشترەکرد یا ئەوەتانی لە شوێنێکە بۆ خۆت لە ژوورێکە دابنیشی و تێکەڵاوی خەڵک نەبی و ئیشکارەکانی خۆت لە شیکاریان بکەیت باشە بەڕێزم پێشەم نییە پارا بخەن تەنها ئەمەوێت لە بەشی تەکنۆلۆژیای ئۆتۆمۆبیل وەرگێڕم ڕێکارەکان چیمە موسا تا وەرگێڕم سەرەتا لە سلێمانی لە میکانیک خۆتەکەیتە تەڵەبە ئەوە هیچ مەجالێکی تیانە پاش ئەوە لە سیستمی دابەزاندن کە ئەکتیڤ بوو سەیری بەشی تەکنۆلۆژیای ئۆتۆمۆبیل بزانە بە پارالێل وەرتەگرێت ئەگەر وەریگرتی بڕۆ بۆ بەشەکەت لەوێ لە تۆمار داوای دابەزاندن بکە بۆ ئەو شوێنە باشە بەڕێزەکەم واتە سەرەتا لەوێ خۆت بکەیت تەڵەبە دوایی تاکید کردو کە دەرەجەکەت وەرگرێت ئەمجا داوای دابەزاندنی بۆ بکەیت ئەڵێ یعنی لە ڕووی هەلی کارەوە هەرچیان بەشی باشن بەڵێ هەرچیان بەشی باشن و تا ڕادەیەکی زۆر ئەگەر کچیت پەرستارەکە بۆ تۆ باشترە ئەگەر کوڕیشی هەرچیان هاوتای یەکن لە مەسایلی ئیش و هەلی کارە باشە بە قوربان خۆراکزانی وەرم لێ 8.2 وەڵاهی نازانم چەند وەری گرتووە خۆراکزانی بووبووە ئەوێ لە سیستما تەماشایکەی کاتێک کە سیستمی دابەزاندن ئاکتیڤە بێ ئینشاءالله پێزانێتە تەکنیکی کارەبەتمان بەشێکی باشە سەلام ئوستاز بۆ بەشی ئینگلیزی ئەهلی فەرقی هەیە لەگەڵ حکومی بۆ دامەزرانکردن بەڵێ ئەوە لێ من زانیومە ڕێژەی دامەزران 190 بۆ حکومیە 110 بۆ ئەهلیە بەخۆشی ئەو دەرەجەی وەرگرت بوو ئەگەر ئەو دەرەجەی وەرگرت بێ بەڵێ ئەتوانین ئینشاءالله بەڕێزم دەستیەوەش خۆش بێت کە لەگەڵ ماخۆن نازنا دەڵێ مامۆستا هەلی کاری سیستمی زانیاری چۆنە بەشێکی باشە بەشێکی زۆر زۆر باشە و هەلی کاریش ئەکرێتە سەر توانە و زیرەکی خۆت بۆ ئەوەی بتوانیت هەموو وردەکاریەکانت جێبەجێ بکەیت و ئەو توانە و ئەو زانیاریانی کە هەتا بۆ بەرامبەری ڕوون بکەیتەوە دەستان خۆش بێ سپاس لە ماوەی ئەم 50 دقەیە لەگەڵتانە بووین زۆر زۆر سوپاسان دەکەم ئەلحەمدولیلا ئێمڕۆ توانیم وەڵامی هەموو پرسیارەکان بدەمەوە پەرستاری ئەواران باشترە یان خۆراکزانی وەڵاهی من خۆراکزانیم پێ باشترە لە 4 ساڵە کولیە تۆزە درێژە بەڵام پێم وایە بێت 63 لە بنیاتی بیرکاری سەلاحەدین بە پارالێل وەرژیران دەتوانم بکەمە بەلاش نەخێر بەڕێز دەکەم لەبێ دەرەجە لە 65 کەمترە تکایە بەشی مامای بتوانێت سەیدەلێ بێ ئەوە لێ من بزانم هەموو کەسێک دەتوانێت لە سەیدەلیە بە زیرەکی خۆی دەرمانەکان لەبەرکە و بیکاتەوە یعنی ئیشی تیا بکات بەڵام بە قانونیان نەخێر نەوەڵا نابێت ئەلینا ئەڵێ من لە پەرستاری تەختە وەرژیراوم بە پارالێل دەمێت دابەزان بکەم بۆ کۆیە ئێواران بەڕای تۆ مامۆستا باشە بچم بۆ ئێوارانی کۆیە ئەی مامۆستا جیاوازی پەیمانگای حکومی و ئەهلی چییە بەڕێزەکەم ویستە کۆیە بەشێکی کۆیە باشترە لە تەختەق بە ئەکیدی ئەو ئیسفادەی لەگەی حکومی و ئەهلیش ئەوە نانەی احتیمام بە حکومی درێ احتیمام بە ئەهلی نادرێ لە ڕووی تەعیناتەوە بۆ ماڕۆم کەرەوە بۆچی دەرمانسازی باشتر لە ددان زۆر سوپاس وەڵاهی جا دەرمانسازی مەجای زۆرە ددان داخراوە لە عیادەیەکە ئەبەسریتەوە دەرمانسازی توانین لە شەریکات و عیادەی خۆتدا بنیت و دوای ئەوە با بڵێن لە هەندێک بەشێکێک ئیشی کیمیایەکەنەوەوانە ئیسفادە لە هەموویانەکەیت ئینشاءالله شێوازی پارەدان چۆنە لە پەیمانگاکان ئەوە بە دوو قستە دێت قستی یەکەم لەگە معاملاتە قستی دووەمیش لە دوای سیمستەری یەکەمە بێت مامۆستا ژمارەی کورسیان خوێندکاری وەرگیرا و دەزانیت بەشی تەکنۆلۆژیای ئۆتۆمۆبیل نەوەڵاهی داوای لێبوردنم هەیە مامۆستا علوم بیرکاری ئامادەدە بە پارالێل نمرەکەم 6.2 ئەمێ دابزینکەم چ بەشێک باشترە بڕۆ بەشی ئایتی لە پەیمانگەکان زۆر زۆر باشترە لەوێ یاخۆ سیستمی زانیاری بنیاتی بیرکاری چۆنە باشە ئایا قورسە وەڵاهی باوەڕ ناکەم بنیات بەو شێوازە قورس بێ و باوەڕش ناکەم بەشێکی خراپ بێت ئەتوانی ئیسفادەیان لێ بکەین جارێککە الحەمدوللا کە توانیمان وەڵامی هەموو پرسیارەکان بدەینەوە سەرکەوتوو بن قەلبتان ساغ بێ سوپاس کە لەگەڵمان نبوون ئینشاءالله هەوڵە دەین لە ڕۆژی داهاتووشا لە لایڤێکی تازە لەگەڵتان نبین
بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان لە خێر و خۆشییان تامینەوە ئینشاء الله.